کۆمەڵکوژیەکی تر لە پاریس ئەنجام درا 10 ساڵ بەر لە ئێستاش بە هەمان شێوە تیرۆری هەواڵ ساکینە و هاوڕێیانی و دوێنێش بە هەمان شێوە پێشەنگێکی تری ژن کرا ئامانج لەو هێرشەدا و وڵات پارێزانی کورد کرانە ئامانج لە کەسایەتی ئەواندا تەواوی شەهیدان بەبیردێنینەوە جارێکی تر و سەری ڕێز و نەوازش لە بەردەم شەهیداندا دەنەوێنین و بەڵێنی ئەوە ئەدەین بە هیچ شێوەیەک ئەو کۆمەڵکوژیانە ئەو هێرشانە ناتوانن پاشەکشەمان پێ بکەن و ناتوانن پەشیمانمان بکەنەوە لە تێکۆشانکردن لە هەوڵدان لە بەرخۆدانیکردن بۆ گەیشتن بە ئازادی گەلی کورد و بە تایبەت ئازادی ژنان. هەلبەتە کارەساتێکی گەورە بوو جارێکی تر لە ئەنجامدا تێکۆشانی ژنی کورد پێشەنگێکی تری لەدەستدا جارێکی تر گەلی کورد خەسارەیەکی مەزنی لێکەوت بەڵام وەکوتم ئەمە بەڵێ دڵمانی ئێشاند بەڵام ئەمە جارێکی تر ئەبێتە هێزێکی تر ئەبێتە وزەیەکی تر بۆ تێکۆشانکردن بۆ بەردەوامیدان بۆ ڕێگایی کە وەکو ژنانی کورد بە دەیان ساڵە تێکۆشانی بۆ ئەکەین. هەلبەتە وەکو ژنانی کورد درکمان بەوە کردووە کە ژنێکی پێشەنگ ژنێکی ئازادی خواز ژنێکی تێکۆشەر لەکوێ بێ سیستەمی دەسەڵاتداری پیاوسالاری و دژمنانی گەلی کورد لەوێ هەوڵ دەدەن هێرش بکەن لەوێ هەوڵ دەدەن ئاستەنگمان بکەن لەوێ هەوڵ دەدەن کۆمەڵکوژمان بکەن لەوێ هەوڵ دەدەن پیلانەکانیان سەر بخەن بۆیە لەکوێ دەبێ با ببێ جوگرافیا بۆ ئێمە واتایەکی نییە چونکە کاتێکە ئەو قسەیە ئەەکەم بە واتای ئەوەی کە بە تایبەت لە دوای شۆڕشی دەستپێکردنی سەر هەڵدان و شۆڕشی ڕۆژهەڵاتی کوردستان ئیتر پارادیگما و دروشمی ژنجیان ئازادی بە گردوونی بووە بۆیە جوگرافیا مەکان واتای نییە بۆ تێکۆشانی ئێمە سنووردار نییە بۆ تێکۆشانی ئێمە لەبەر ئەوە لەکوێ دەبێ با ببێ بە چی شێوازێک ئەبێ با ببێ باجەکەی چی دەبێ با ببێ لە تێکۆشان بەردەوام ئەبین. هەلبەتە کۆمەڵکوژی کە دوێنێ لە پاریس کرا دابڕاو نییە لە تەواوی ئەو کۆمەڵکوژیانەی کە لە ڕابردووشدا کراون دابڕاو نییە لە هێرشەکانی سەر ڕۆژ ئاوای کوردستان دابڕاو نییە لە هێرشەکانی سەرژنان لە باکووری کوردستان کە بەدەیان و بە سەدان دەتوانم بڵێن بە هەزاران ژن ئەمڕۆ لە زیندانەکاندان تەنانەت ڕۆژانە ئێمە لە زیندانەکان شەهید دەرەخەین و ئەو ئاستەنگیانەی ئەو هێرشانەی کە لە باکووری کوردستان بۆ سەر ژنانی کورد هەیە دابڕاو نییە لە تیرۆری هەواڵ ناگیهان ئاکارسال دابڕاو نییە لە ئەو هێرشە منە ئەخلاقیەی کە هیچ پێوانێکی شەڕ ناناسێت و بە چەکی کیمیاوی ڕۆژانە هێرش دەکرێتە سەر ڕۆڵەکانی گەلی کورد ینی هەموو ئەوانە بریتە لە کۆنسێپتێکی گشتگیر کۆنسێپتێکی یەکپارچە کە ئامانجەکەیشی یەک ئامانجە گەلی کورد لە ناو بە و تێکۆشانی ژنانی کورد ئاستەنگ بکە گەلی کورد تەسلیم بگرێ لەبەر ئەوە ئەم هێرشەی دوێنێش لە چوارچەوەی ئەو سیاست و ئەو پیلانانەدا بەڕێوەبرا ئەنجام درا بۆیە وەکو گەلی کورد پێویستە زۆر لەوە هۆشیارتر بین کە بێگومان گەلی کورد هۆشیارە بەڵام لێرەدا پێویستە ئەوە بڵێن کە بە تایبەت لایەنە سیاسەکانی گەلی کورد بە تایبەت پێشەنگانی گەلی کورد بە تایبەت سیاسەتمەدارانی گەلی کورد چالاکوانان بە تایبەت ژنان پێویستە ئێمە درک بەوە بکەین پێویستە ئیدی لە دوای بە تایبەت لە دوای کۆمەڵکوژی کە دوێنێ لە پاریس ئەنجامدرا جارێکی تر خۆمانە بچینەوە جارێکی تر بە ئاستێکی جیاوازتر لەوە تێبگەین کە کوردێکی تێکۆشەر کوردێکی کە چالاک کوردێکی زیندوو کوردێکی خاوەن هەڵوێز لەکوێ بێ ئەگەری هێرش هەیە لەسەری لەبەر ئەوە چۆن دوژمنانی گەلی کورد و چۆن بە تایبەت
دەوڵەتی فاشیستی تورک جیاوازی ناکا لە نێوان گەلی کورد ئەمە ژنە یان ڕەگەزی بەرامبەرە یان فڵان فکرەی هەیە فڵان ئایدۆلۆژی هەیە پێویستە لە بەرامبەر ئەوەدا وەکوتمیان چۆن دوژمنان کۆنسپتێکی گشتی سیاسەتێکی گشتی پیلانێکی گشتیان هەیە بۆ ناوبردنی گەلی کورد بۆ تێکشکاندنی ئیرادەی گەلی کورد بە هەمان شێوە وەکو ژنان بە تایبەتی چونکە ئەمڕۆ ژنان پێشەنگایەتی ساڵ ئەکەن پێشەنگایەتی سەدە ئەکەن دەبێت لە ئاستێکی قوڵتردا ئەو هێرشە بخوێنینەوە ئەوە پەیامە باشتر تێبگەین کە تێکۆشانی ئێمە پێویستە تێکۆشانێکی لە ئاستێکی بڵندترە گشتگیرتر بێ لە ئاستێکی بڵندترە هاو هەڵوێستتر بێ لە ئاستێکی بڵندترە بەهێزتر بێ بۆیە ئەرکێکی بەو شێوەیە ئەمڕۆ دەکەوێتە سەر شانی ژنان بە تایبەتی لە باشووری کوردستاندا من پێم وایە ئەگەر بمانتوانی با لە باشووری کوردستانیشە تیرۆری هەواڵ زیلان ناگیهان ئاکارسال بکەینە وەرچەرخانی شۆڕش و سەرهەڵدانێکی گەورە لە بەرامبەر داگیرکاری بە تایبەت لە بەرامبەر ئەو داگیرکاریانەی کە دەوڵەتی فاشیستی تورک لەسەر باشووری کوردستان بەڕێوەی ئەبا لەوانەیە بمانتوانی با دەستکەوتی باشتر بەدەست بخەین بمانتوانی با زەخت و فشارەکان لە ئاستی هەرە بڵندتردا دروست بکەین بۆ ئەوەی کە ئەمڕۆ دەوڵەتی فاشیستی تورک لە شوێنێکی وەکو پاریزدا جەسارەتی ئەوەی نەبێت کۆمەڵکوژی بەو شێوەیە جارێکی تر ئەنجامدا بۆیە لەم قۆناغەدا ئەرکێکی جیاوازتر لەسەر ئێمە وەکو ژنان ینی داواکاری ئێمە ینی بەو شێوەیە کە هەڵوێستی جدیترمان هەبێ زیاتر بینە لای یەکتر تێکۆشانێکی باشتری هاوبەش بەڕێوە بینە بەرامبەر ئەو کۆمەڵکوژیانەی کە بەڕێوە ئەچن بە تایبەت هەڵوێستی جدی پێویستە لە بەرامبەر دەوڵەتی فەڕەنسا حکوومەتی فەڕەنسا دەسەڵاتدارانی فەڕەنسا بۆ ئەوەی کە بەڕاستی کۆمەڵکوژی پاریس هەمهی 2013 هەمیش ئەوەی کە دوێنێ جارێکی تر ڕوویدا بکوژان و بکەرانی ئاشکرا بکرێن گەلی کورد بە هەمووی هێز و توانای خۆی لە تێکۆشان بەردەوامە تەسلیم نەبووە و شۆڕشی ژن شۆڕشی گەلی کورد تێکۆشانی گەلی کورد ئەمڕۆ بەگردونی بووە چونکە هەمومان ئەومان بینی لەژێر دروشمی ژنجیان ئازادی لە تەواوی دنیا لە تەواوی جیهان بڵاو بووە بە ئاستێکی جیاوازترکە هەلبەتە ئەو دروشمە یان ئەو پارادیگمە شتێکی تازە نییە بە ساڵانە تێکۆشانی بۆ ئەکرێم کە بیر و ڕامانی بەڕێز ئۆجەلانە ڕێبەر ئۆجەلانە بە ساڵانە بۆ ئەوە قوربانی ئەدرێ بەڵام لەگەڵ شۆڕشی ڕۆژهەڵاتی کوردستان کە دەستی پێکرد ئەمە لە ئاستێکی جیاوازتردا بەگردونی بوو و ژنانی تەواوی جیهانی لە دەوروبەری خۆی کۆ کردەوە هەتا هەندێک دەسەڵات و هەندێک لایانی جیاوازیش مەجبورمان کە ئەوە ببینن ئەو تێکۆشانە ببینن ئەمە خاڵی یەکەمە بۆ ئەوەی کە ئەو هێرشانە بەردەوام بن چونکە دوژمنانی گەلی کورد لەوە زۆر زۆر ناڕەحەت بوون و لە ئەو پەڕی تەنگاویدان هەرچی ئەکەن ئەو تێکۆشانە نەڕا ئەوەستێ نەسارد ئەبێتەوە نەپاشەکشە ئەکە بە پێچەوانەی هەموو ئەوانەوە هەر ڕۆژ زیاتر بەرفراوان ئەبێ هەر ڕۆژ زیاتر نەتەوە و پێکهاتە و ژنانی نەتەوەی تر دێنە پاڵ ئەو تێکۆشانە لەبەر ئەوە ئەمە هۆکارێکی تریش ئەوەیە کە هێشتا دەسەڵاتداران و هێشتا دژمنانی گەلی کورد بە تایبەت دەوڵەتی فاشیستی تورکیا لە هەوڵی ئەوەدایە بۆ ئەوەی کە بە ئامانجەکانی خۆی بگا بۆ ئەوەی کە دەسەڵاتی خۆی چونکە ئەم زیهنیەت و ئەقلیەتی کە ئەوان هەیەە بریتە لەوە لەسەر کۆمەڵکوژی خۆیان بژێنن لەسەر خوێن درێژە بە تەمەنی خۆیان بدەن لەسەر لە ناوبردنی گەلی کورد گەلانی ئازادی خواز بەردەوامی بە دەسەڵاتی خۆیان بدەن ئەمە دوو هۆکاری سەرەکیە بۆ ئەوەی کە ئەو کۆمەڵکوژیانە بەردەوام بن هەلبەتە لە مەسەلەیەدا دەبێت ئەوەش بڵین کە هۆکارێکی تر بە تایبەت کۆمەڵکوژی کە دوێنێ لە پاریس جارێکی تر بەسەرگەلی کووردا هێنرا حکوومەتی فەڕەنسا دەسەڵاتی فەڕەنسا بەرپرسیارە لەوە ئەگەر بەڕاستیش ئەگەر بکەرانی کۆمەڵکوژی هەواڵ ساکینە و هاوڕێیانی لە 2013 ئاشکرا بکرا بووە
و ئەگەر هەڵوێستێکی جددیتر هەبوایە کە لە بەرامبەر ئەو کۆمەڵکوژیانە لەوانەیە ئەو کۆمەڵکوژیە بە شێوەیەک لە شێوەکان ڕووی نەدابا ئەگەری زۆر زیاتری هەبووکە دەوڵەتی فاشیستی تورک جەسارەتی ئەوەی نەکرد بە جارێکی تر کۆمەڵکوژی بەو شێوەیە ئەنجام بداتەوە ئەمانە هەمووی هۆکارگەلێکن کە بەڕاستی بوونەتە هۆکاری ئەوەی کە ئەو کۆمەڵکوژیانە بەردەوام بن بەڵام ئەبێ ئەوە بڵێن کە هەلبەتە کۆمەڵکوژی ئیدی گەلی کورد ناترسێنێ کۆمەڵکوژی ئیدی گەلی کورد تەسلیم ناگرێ ئەو گەلێک کە دوێنێ شەو هەتا درەنگانی شەو بە ئەو پەڕی تووڕەییەوە ناڕەحەتیەوە لەسەر شەقام بوو ئەوەی نیشاندا کە کۆمەڵکوژیەکان بەڵێ ئازارمان پێ ئەگەێنن بەڵێ لەناخەوە ئەمان هەژێنن بەڵام لە پاڵ ئەوەیشە وزە و هێزێکی جیاوازتر لە تێکۆشەرانمان لە شەهید بوونی تێکۆشەرانمان ئەگرین و بەو هێز و وزەیەوە بەردەوام ئەبین هێرشەکان چی ئەبن با ببن تەسلیم نابین هەنی ئەمانە هەم هۆکار هەمیش لە هەردوو لایەنەوە هۆکاری سەرەکین بۆ ئەوەی کە کۆمەڵکوژیەکان بەردەوام منوە تێکۆشانی گەلی کوردیش لە هەمان کاتدا بەردەوام بێت ژنان بە حەقیقەت ئەمڕۆ پێشەنگایەتی بۆ بنیادنانەوەی کۆمەڵگایەکی دیموکرات و ئازاد دەکەن و ئەمڕۆ بەتایبەت لە ڕۆژهەڵاتی کوردستان و ئێراندا گەلێک لە بڵێن ڕەگەزی بەرامبەریان پیاوان ئەویان ینی هاواری ئەویان ئەکرد بەڕاستی ئێمە گەیشتنی ئەو قەنەعاتێک کە ئەگەر ژن ئازاد نەبێ کۆمەڵگا ناتوانێت ئازاد بێ ئەمانە هەمووی پەیامگەلێکن کە دژمن ناچار ئەکات یان دەسەڵاتدار ناچار ئەکات بۆی کە ئەگەر لە ژن نەدەن ناتوانن لە پیاویش بدەن ئەگەر ژن ئاستەنگ نەکەن ناتوانین پیاویش بە کۆیلە بکەن و بیکەنە وەسیلەیەک بۆ بەکارهێنانیان بۆ گەیشتن بە دەسەڵات و بە ئامانجی خۆیان لەبەر ئەوە لە ئاستی جیاوازتر لە ئاستی قۆڵتردا لە ئاستی بڵندتردا یەکلاییبوونەوەی پێشەنگایەتی ژن بۆ بنیادنانی کۆمەڵگایەکی ئازاد ئەمەیە کە ترسی ئەو پەڕی خستۆتە ناو دڵی دژمنانی گەلی کورد دژمنانی ژن هێڵی تێکۆشانی ئازادی ژن بۆیە یعنی لە ڕوویەکیشەوە ئێمە دەبێت ئەو پەیامە بخوێنینەوە لە ئامانجگرتنی ژنانی پێشەنگەوەی کە ئێمە هەین بۆیە ئەو هێرشانەمان ئەکرێتە سەر دەسەڵات و ئەقڵیەتی پیاوسالاری هیچ کاتێک لە هیچ قۆناغێکدا نەتەنیا ژنێکی پێشەنگ ئەسڵان ژنێکی تۆزێک هۆشیاریشی قبول نییە ئەوەی لە دەستی بێدەیکا بۆ ئەوەی کە ژن ناهۆشیار بێ ژن پێشەنگایەتی نەکە ژن بێ ئیرادە بێ ژن کۆیلە بێ ژن مڵک بێ ژن کاڵا بێ هەموو ئەوانە ئەکا ئەمڕۆ ژنانی کورد ئەمەیان ڕەت کردوتەوە لە بەدیلی ئەوەیشە لە بەرامبەر ئەوەیشە پێشەنگایەتی ئەکەن لە بەرامبەر ئەوەیشە شەڕ ئەکەن لە بەرامبەر ئەوەیشە ینی کۆمەلگا هۆشیار ئەەکەنەوە لە بەرامبەر ئەوەدا کۆمەلگا بەڕێخستن ئەەکەن لە بەرامبەر ئەوەدا پیاوان هۆشیار ئەەکەنەوە هەلبەتە ژنان دەکرێنە ئامانج وە بکرێنە ئامانجیش هەنی هۆکاری سەرەکی بۆ ئەوەیە دەرەوەی ئەوە هۆکارێکی تر نییە لەبەر ئەوە ینی بۆ ئەوەی کە ئەوانیش ئیدی درکیان بەوە کردووەکە ئەگەر پاشەکشە بە ژن بکەن ئەگەر پێشنگانی ژن لە ناو بن ئەو کاتە ئەتوانن تێکۆشانی ئازادی گەلی کورد بە گشتیش ئاستەنگ بکەن ئەرکێک ئەمڕۆ لە سەرشانی هەمومانە بەبێ جیاوازی ینی بەڵێ ئەو ڕووداوە لە پاریس ڕوویداوە بەڵام تەنیا کوردانی پاریس ئەرکدار نین بۆ ئەوە کورد بە گشتی بە تایبەت کوردانی پاریس 10 ساڵە لەسەر پێن بە تایبەت لە دوای بە ساڵانە لەسەر پێن هەلبەتە بەس کاتێک کە باسی ئەو کۆمەڵکوژیانە ئەەکەین مەبەستم ئەوەیە بە تایبەت لە دوای تیرۆری هەواڵ ساکینە و هاوڕێیانی لەسەر پێن هەتا ڕۆژی ئەمڕۆ لە شەقامەکان لە چالاکی بگرێ لە کۆنفرانس بگرێ لە بە هەرچی شێوازێک سەر لێدانیان بۆ هەموو شوێنێک کرد چەندین جار دۆسییان پێشکەش کرد چەندین جار لێکۆڵنەوەیان کرد چەندین جار ئەنی بە شێوەی جۆر بە جۆر ئەوەی کە بەڕاستی هەتا ئاستێکی باش ئەوەی کە لە دەستیان هات کردیان بۆ ئەوەی کە بکەرانی ئەم کۆمەڵکوژیە ئاشکرا بکرێن و حکوومەتی فەڕەنسا ینی ئەو تاوانە ئاشکرا بکەوە ئەو دەستێک کە لە پشت ئەو تیرۆرەوەی ئاشکرای بکەوە لێپرسینەوەی لێ بکەم
لەبەر ئەوە دەتوانم بڵێم تا ئاستێک لە پاریس کوردانی پاریس یان فەڕەنسا بەگشتی ئەرکی خۆیان بەجێهێناوە و ئەوەی کە دوێنێ شەویش بینیمان تا ئەوپەڕی بەڕاستی هەڵوێستێک بوو کە لەجێی خۆی دابووە ئەرکی خۆیان جێبەجێ کرد ئەرکی کە دەکەوێتە سەر شانی ئێمە لە تەواوی دنیا وەکو گەلی کورد بە تایبەت وەکو ژنان پێویستە دەنگی ئێمە بەرزتر بێ پێویستە ناڕەزایەتی ئێمە گشتگیرتر بێ پێویستە هەڵوێستی ئێمە زۆر جددیتر بێ بۆ نمونە لە باشووری کوردستاندا چه ئەرکێک دەکەوێتە سەرشانی ئێمە ئەگەر ئێمە لە باشووری کوردستان ئێستا بنرخێنین هەمومان ئەزانین دەوڵەتی داگیرکردی تورکیا ئەمڕۆ باشووری کوردستانی داگیر کردووە هەمومان ئەزانین بە بەرچاوی هەمومانەوە هەواڵ ناگیهان ئەکارسان هەواڵ زیلان لە شاری سلێمانی تیرۆر کرا لەبەر ئەوە ینی ئەمام تیرۆرانە هیچ ینی هەمووی تەواوکەری یەکترن ینی هەمان دەستی لە پشتەکە ئەویش دەوڵەتی فاشیستی تورکیا و میتی تورکە لەبەر ئەوە لە باشووری کوردستان ئەمڕۆ ڕۆڵێکی بەڕاستی ڕۆڵ مسیۆنێکی گرنگ دەکەوێتە سەرشانی ئێمە وەکو ژنان بۆ ئەوەی کە فشاری زیاتر لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان بکەین بۆ ئەوەی کە ینی کۆتایی بە داگیرکاریەکانی دەوڵەتی فاشیست تورک بێنین و باشووری کوردستان ئیدی لێرە بەدواوە نەبێتە گۆڕەپانێک بۆ ئەوەی کە تێکۆشەرانی گەلی کورد ژنانی ئازادی خواستێدا گیانیان لە مەترسیدا بێ